پاش 2 ساڵ لە هەڵبژاردننی سەرۆکایەتی هەڵبژاردننی کۆنگرێس و ژمارەیەک لە حاکمی ویلایەت و بەرپرسی خۆجەیی هەرێمەکان لە ئەمریکا بەڕێوە دەچێت. هەڵبژاردننی کۆنگرێس بە هەڵبژاردننی نیوەیی ناو دەبرێت لەبەرەوەی لا نیوەی تەمەنی ویلایەتی هەر سەرۆکێکی ئەمریکادا ئەنجام دەدرێت. تێیدا 35 ئەندامی ئەنجومەنی پیران و هەر 435 ئەندامەکەی ئەنجومەنی نوێنەرانی ئەمریکا هەڵدەبژێردرێن. لە هەمان کاتدا 39 حاکمی ویلایەتەکان و لە کۆی 99 ئەنجومەنی یاسادانانیش لەسەر ئاستی ویلایەتەکان 89 دانیان هەڵدەبژێردرێنەوە کە کۆی هەموو ئەندامەکانی دەکاتە 6069 کورسی. ئەمە جگەلەوەی 157 پرۆژە یاسایی لە 34 ویلایەتدا دەخرێتە دەنگدانەوە کە پرۆژەکان لە بوارەکانی باج و مادە هۆشبەرەکان و بیمەی تەندروستی و پەروەردە و مافە مەدەنی و سیاسیەکان و چەندین بواری دیکەدان. لەم هەڵبژاردننی کۆنگرێسدا دیموکراتەکان دەیانەوێت کۆنتڕۆڵی ئەنجومەنی پیرانی ئەمریکا بکەن، ئەویش با بەدەستهێنانی تەنها 2 کورسی دیکە بۆ ئەوەی ژمارەی کورسیەکانیان بگاتە 51 کورسی کە ئێستا 49. بەڵام ڕوودانی ئەمە زەحمەتە و کۆماریەکان زۆربەی کات سەرکەوتوو بوون لە کۆنتڕۆڵکردنی ئەنجومەنی پیران کە ئێستاش 51 ئەندامیان هەیە. هەوڵی دیموکراتەکان بۆ کۆنتڕۆڵکردنی ئەنجومەنی پیرانی ئەمریکا دروستکردنی کاریگەریە لەسەر ئیدارەکەی ترامپ و بڕیارەکانی، چونکە ئەو ئەنجومەنە بۆ سەرۆکی ئەمریکا زۆر گرنگە لە پرۆسی پیادەکردنی سیاسەتی دەرەوەدا، بەتایبەتی لە ڕێگای لیژنە گرنگەکانی وەک لیژنەی پەیوەندیە دەرەکیەکان و لیژنەی هەواڵگری. ئەم هەڵبژاردنە با ڕیفراندۆمێک لەسەر کار و پرۆژەکانی سەرۆکی ئەمریکا و هەڵسەنگاندنیان دادەنرێ کە بەشێک لە ئەمریکەکان پێیان وایە کۆمەڵگەی ئەمریکی دووچاری کێشەیەکی قوڵ و دابڕان لە یەکتری بوو کەوتونەتە ناو ململانەیەکی سیاسی و ڕەگەزی و چینایەتی وەها کە مەترسی لەسەر پرسانی نیشتیمانی و چارە نووسازەکان دروست کردووە. بەڵام لە هەمان کاتدا دەرفەتی کار هێشتا لە ئاستێکی بەرزدایە و ئابووری وڵاتەکە با شێوێکی بەرچاو گەشەی کردووە. ژمارەی ئەو ئافرەتانەی لە هەموو ئاستەکانی فیدراڵی ویلایەتەکان و شارەکاندا خۆیان هەڵبژاردووە ژمارەیەکی پێوانەی و مێژوویە کە یەکەم جارە لە ئەمریکا ئەوە ڕوو بدات. هەروەها بۆ یەکەم جار ڕەگەز و نەتەوەکانی تری ناو ئەمریکا ڕێژێکی بەرچاو کاندیدیان هەیە، بەتایبەتی ڕەشپێست و لاتین و ئاسیاییەکان. بە جۆرێک چاوەڕوان دەکرێت بۆ یەکەم جار لە مێژووی ئەو وڵاتەدا ئافرەتێکی موسڵمانی ئەمریکی ببێتە ئەندامی کۆنگرێس. چاوەڕوان دەکرێت ئەمە هەڵبژاردنێکی بێوێنە بێت لە ڕووی ڕێژەی بەشداریکردنی دەنگدارانەوە لە ماوەی 50 ساڵی ڕابردوودا. بەپێی ڕاپرسی و پێشبینیەکانیش ئەگەری ئەوە هەیە کۆماریەکان لە هەڵبژاردننی ئەنجومەنی پیراندا ئەم جارەش براوەی یەکەم بن و دیموکراتەکانیش لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەراندا زۆرینەی کورسیەکان بەدەست بهێنن کە پێشتر زۆرینە بۆ کۆماریەکان بووە.